سڵاوتان لێبێ بەڕێزان. دەزانین کاتێک کەسێک خۆی بە خاوەنی شوێنێک دەزانێ دەبێ خزمەتی و شوێنە بکە، پاکی بکاتەوە، خزمەتی بکە، شتی باشی بۆ بکە. دەزانین کە کەرکووک یەکێک لەو شارانەی کە زۆرینە کوردیە و هەر شارێکی کوردی جەمێنێتەوە، بەڵام بەهۆی ئەو بارودۆخە سیاسی کە لە ئێستای عێراقی تایە دوو حکومەت هەردووکیان خۆیان بە خاوەنی کەرکووک دەزان، حکومەتی هەرێم و حکومەتی بەغدا. لە ئێستایشا کە زۆرینەی دەسەڵاتەکانی ناو کەرکووک لەدەست حکومەتی بەغدایە، پێشووتریش لای کورد بووە. دەمەوێت ئەم پرسیار بکەم بەڕاستی ئێستا وەکو حکومەت کێ دەسەڵاتداری یەکەمە لە بەغدایە و ئایا وەکو خزمەتکردن کامیان توانیوانە ئەوەندە خزمەتی کەرکووک بکەن کە دڵی خەڵکی کەرکووک لە خۆیان ڕازی بکەن. ئەو داهاتە گەورەی کە لە کەرکووک هەیە تا چەند بەکاریان هێناوە بۆ ئەوەی خزمەتی ناو ئەم شاری پێ بکەن و وای لێ بکەن کە خەڵکەکە دڵیان بە شارەکەی خۆیان خۆش بێ. لەگەڵ ما بن من لەسەر ئەم بابەتە قسە لەگەڵ هاوڵاتیانەکەم لە کەرکووکە و ئێوەش بینەری وەڵامەکانیان من فەرمی. مستحیل هیچ بێ خەڵکی کەرکووک بێ ئەسڵی کەرکووک بێ بۆ کەرکووکی ئیش بکە بێڵن لێرە ئیش تۆرە سێری ئەم ناوە بکە هەر زەبڵ خواردوێت کەرکووچێکی ڕەسەنم پێ بڵێ من دڵم خۆشە خیان وایەت کەرکووک یانی ئاوای لێ بێت و بێخاوەن مێندۆی سەحانانی خاوەنە شو صار عندك بدون نزل نفسه رعاية اجتماعية هذه خلينا جيفاني أنا تۆ خۆ دۆکو کەرکووکیەک ئێستا زانی دوو حکومت خۆی بە خاوەنی کەرکووکە زانی پێت وایە کێ خاوەنداری کەرکووک کەس هیچی بە زدی نایکە ئەوەیان لە ڕقەوەی تر نایکە ئەوەشیان لە ڕقەوەی تر نایکە دەتوانین بڵێ ئینسە کەرکووک بێ خاوەنە یعنی تقریبا نوعان ما بێ خاوەنە باشە زۆر باسی ئەزایی چی هەر کامێکیان پرۆژەیە بکەن نییە ئەوەی تریان عرقەلەی تێکا بۆ ئەوەی تەواوینەکە زەربەی لێدا یعنی سێرکە هەر کەس و عارەبێ دێ سێرەکەی بۆ خۆی شەکە کوردەکە دێ بۆ خۆی شەکە ئاوایە ینی دووبارێکێ دروست بووە کە ئەم دووبارێکی نایە لە خزمەتی ناو شارەکەش خۆی زەرمەندی گەورە چییە ملەتەکەی کەرکووکە ئەیتەوە ملەتی ناو کەرکووکەر زەرمەندی ئەوەڵ بۆ بەدەست ئەمانەوە باڵێن بەڵام خۆی ئەسڵەکە ئەوەیە کەسێک خۆی بە خاوەنی کەرکووک بزانێ ئەبێ پێی خۆش بێت کە خزمەت بکرێت خاوەنی ئەوەیە خاوەنی کەرکووکە بێتە پێشوو ینی هی دەرەوەی کە مستحیل هیچ بێ خەڵکی کەرکووک بێ و ئەسڵی کەرکووک بێ بۆ کەرکووکی ئیش بکە بێڵن لێرە ئیش بکە کێشیان چێ لەگەڵ خەڵکی کەرکووکە بۆ نابێ کاچ خۆ میسا زۆر هەیە خەڵکی کەرکووکە و ئەسڵی کەرکووکە حەزەکە کەرکووکەکەی پێشکەوێ نییە مەجاری نادەنێ بێتە پێش ڕێی لێگرێگە سێرەکەی هەمووی خەڵکی ئەتراف و ناحیەکان و شارەکان ترە سەیتەریان کردوتە سەریا بەڵام کەرکووکی ئەسڵەکە خۆی زەرمەندێکی زیرەکی زۆرتایە کەرکووکی تێگەیشتوی زۆرتایە بەس مەجای هیچ کامی نادەن بچێتە پێشەوە دائیمە بێ بە ڕێگەی ئەوانەوە بێتە پێشەوە بەڵام کەرکووک ئەگەر لێی بگەڕێن خۆیان کەرکووکیەکان داهاتیانەوەندە زۆرە پێویستیان بە شوێنی دیکە نیە بۆ زۆر باشی خۆشەویستی کەرکووک و خەڵکی کەرکووکی شەگرێ بەڵام لەولاوە دەبینی ناوە زەربە لە یەکەدەن و زەربە لە کەرکووکیەکانی هەر ئەوڵەوە لە ئەزەلەوە کەرکووک ئاواوە سێرەکەی عالەمی بەخێو کردووە کەرکووک بەس شارەکە ملەتەکەی خۆی ئیسفادەی لەم شارە نەکردو تریش بەخێوە ئاڕڵە بڕۆ شخصی خۆم چوون بۆ یابان وتم خەڵ کەرکووک و وتیان ئەو خەڵ کەرکووچی ناوتیان خەڵ کەرکووچی کەرکووک پڕی لە پترۆڵە وڵا پترۆلشی تیاابێ وتم ئەوە ئیسفادەدان لی گرۆ ئێمە ئیسفادەمان لێ نەگرۆ تۆکو کەرکووکیەک ئەزانی تو حکومت خۆی بە خاوەنی کەرکووکە زانی سێ چوار پێکاتە خۆی بخاوەنی کەرکووکە زانی بەڕاستی کێ خاوەنی کەرکووکە کی خزمەتی کەرکووکە چێ خزمەتی کەرکووکەکە وڵا بەخێر بێن سەر چاوم ئەخوا بەخێر بێن وڵا ئەوەی کەوا خزمەتی ئەم شارە بکە طبعاً بۆ خۆیەتی بەڕاستی بۆ خۆیەتی یعنی مەسەرەن کە کورد بێ کە عەرەب بێ کە تروکمان بێ ئەوەی خزمەتی ئەم شارە ئێستا من لێرە ئەگەر خزمەتی ئێرە بکەم بۆ خۆمە وانە بەس کەس خزمەت ناکە بە جۆری پێویست کەس خزمەت ناکە جار بە قسە بڵێن ئێمە خاوەنی کەرکووک خزمەتەکەی وانە چۆنە خزمەتەکەی خەڵکەکە لە خۆی ئەبێ لە خۆیەوە خزمەت بکات یان لە خۆیەوە دەست پێ بکات بۆ نمونە تۆرە سێری ئەم ناوە بکە هەر زبڵ خواردوێتی هەر زبڵ خواردوێتی یعنی پاکشی ئەکاتەوە
بۆ بەیانی ئەمیسان پیسە بێتەوە خەڵکەکە بەعام خراپ بووە باشە لەم داهاتەی لە کەرکووکەیە تا چەند خاوەنی ئەم داهاتە سوودی لێبینەوە بۆ نمە کەرکووکەکە خاوەنی ئەم داهاتن داهات کوێ داهاتی بینیوە تاکو و خەڵکی سفادی لێ بکە دووکەڵەکەی بینین هەڵێم داهات لەم وڵاتە زۆرە هەموو شتێک زۆرە لەم وڵاتە بەس کەس نییە دەستی پێوە بگرێ یارمەتی خەڵک بداوە بۆ نمونە تۆ کەسێکت نەخۆشەکەوێ ئەبێ بی بێ مستەشفاکان عیلاجی بکەوانە من لەم چەند شەوانە ڕابردووە مناڵێکم برد بۆ مستەشفا عیلاجی بکەم بە منەڵێ بڕۆ موبایلەکەت دەربکە وەرە ئەشیعی قاچی بگریان ئەشیعی دەستی بگربی بۆ لای دکتۆرەکە ئەو ئەشیع نییە لە مستەشفا بداتێ بیدرە دکتۆرەکە لێ بۆ موبایلەکە تەسووری بکە خزمەتی چی؟ خزمەتکردن ئەگەر وا بێ من دەتوانم بیکەم من لێرە 14 ستافم هەیە 14 نەفرم من لێرە هەیە یەک ڕۆژە کەسێکیان خزمەت نەکەم هانش من خزمەت ناکەم وانە یەک ڕۆژێک ئەگەر کەسێک ڕۆژانی نەدەمێ ڕۆژانەکە نەدەمە بەیانی ئیشم بۆ ناکە ئێستا لەنێوان حکوومەتی هەرێم و بەغدا هەردوویان دەڵێن ئێمە خاوەنی کەرکووکی و سەراحەت شارێکی کوردیە بەس ئایا حکوومەتەکە ئەم دوو حکوومەتە توانیوانە دڵی خەڵکی ئەم شارە وا لێ بکەن بزانن کە خاوەنددارێتێکی باشەکرێت شارێکی کوردی ئەوە بوو ئێستا نا ئەمە پێمان خۆشە ئەوەی کەسێک لەم شارە حکم بکە کورد بێ عەرەب بێ تورکمان بێ بە عەدالەت حکم بکە باڵێ نەک لەو دی و ئیشێک بکە و لەم دی و ئیشێک بکە و لەو دی و ئیشێک بکە نە کە تۆ ئیشێکت کرد کە تۆ ئیشێکت کرد با بۆ من بێ و بۆ تۆش بێ و بۆ کاکەش بێ و بۆ زەید بێ بۆ عوبێدش بێ نەک تەنیا بۆ خۆی ئیش خۆی بە مەغدوور نەزانین بەخوای تر خوا ڕەحم بکە خۆزاکەمان باش نییە هەتاکە واش بین چاک نابین کێ خزمەتی کەرکووکەکە وڵای چیت پێ بڵێم خۆت لە من باشترە زانی دوو کەرکووکی با لە من کەرکووچم وەکو کەرکووکیەک خاوەنەکانی کەرکوو خزمەتی کەرکووکیان کرد خۆت لە پێشچاو نییە خۆت نایبینی تو ڕۆژانە لەگە خەڵکا مقابلە ناکەی خەڵک ناڕازیە بەس دەمێت یانی لە دەمی خۆتانەوە لە دەمی خۆمانەوە یەکە ئەبێ وەڵا بۆ بازێک گونجاو بۆ بازێک ژنە گونجاو بەس کەسێک خۆی بە خاوەنی کەرکووک بزانێ نابێ خزمەتی بکە بەڵێ جناب دەبوون من لەم دوکانە خۆت بە خاوەنی بزانی خزمەتیەکەی پاکەکەیتەوە بەتاچیت ئەوانە خۆیان بە خاوەنی کەرکووکە زان بۆ خزمەتی کەرکووک نا وڵات بلێم چی چۆن ئاستی خزمەت بزانێت وەڵاوە سووا لە پێشتا خۆ دیار تو ڕۆژان لە من باشتر ئەگەڕی ڕۆژان لە پێش چاو من جوانتر ئەگەڕی باشتر ئەگەڕی خۆت ڕنگ بێ باشتر بزانی بەڵام ئەگە کەسێک باوکایەتی پێ نەکرێ گونا حەباوکایەتیکە ئەگە کەسێک باوکایەتی پێ نەکرێ گونا حەباوکایەتیکە ئەمان ینی بۆ نایکەن بۆ نایانەوێ باوکایەتی بکەن بۆ خەڵکی کەرکووک چۆن نەکراوە ئەوە تۆ ئەڵی پێی ناکرێ پێیان ناکرێ بۆیە یان ناکرێت تو خۆت ڕۆژانە ناگەڕی مقابلە ناکەی لەگە خەڵکە خۆت هەست بە چیەکەی وڵا ناڕازین خەڵک زۆر ناڕازی کەرکووچێکی ڕەسەنم پێ بڵێ من دڵم خۆشە کەرکووکێکی ڕەسەنم پێ بڵێ کە بڵێ من دڵم خۆشە باشە هەمویان گلەی و گازندەیانێ بەڵێ هەمویان بێتاقەتن لەوە بەس مەبەستم خاوەنەکانیانە خاوەنی کەرکووک داهاتێکی زەبەلاحی کەرکووکی لە بەردەسایە بۆ نایانوێ خاوەنداری بکەن بۆ ناو خەڵکی کەرکووک ئەخە ئیستا کەرکووک بەدەست چێوەیە چێ حکومداریەکە ئێستا لای حکوومەتی بەغدای ئیتر من بۆ گلەی لەوانی خۆم کەم باشە مەبەستمەوەیە بۆ حکوومەتی بەغدا نایوێت خزمەتێمە بکە سەردەمانێکیش کورد لێرە دەسەڵاتێکی باشیە بوو تا کورد لێرە بوو مشکلەمان نەبوو ئەکرانی خزمە گوزاری ئەکرا هیچ مشکلە نەبوو بەڵام ئیستا وەک چۆن لێ کوت لە بازیە کابرا شێبێ بۆ منتیقی خۆی بە فەرق و جیاوازیەکە بە تەشی وە شتەکە لە پێشاوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەم شارە خزمەت گوزاری نییە نەوەڵی هیچ نییە مەگەر نابێ خزمەتی بکەن بەرەوەڵا بێ خزمەتی کەم بەس لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەم شارە خزمەت نەکراوە خزمەت نەکراوە ناخۆشە وەزە خۆش نییە نەوەڵا ئەی خاوەنەکانیان ینی بۆ نایانەوە خزمەتی بکەن مەگەر کەسێک خاوەنی شوێنێک بێ نابێ هەموو هەوڵێک بدا تا ئەو شوێنی وا لێ بکات جوان بێ وایە نەحەزانی کورد حەز ناکەن یعنی کوردی ڕاستەقینە بێتەوە شارە خزمەتی بکات نەحەزانی کورد باشە بەڵام خۆت زانی کەرکووک داهاتێکی زەبەلاحی هەیە خۆ دەبێت لایەنی کەم لەو داهاتە زەبەلاحی خۆی خزمەتی ناو خەڵکی وا پێش 16 ئۆکتۆبەر خزمەتەکرا بەیسەنا سە خزمەت ناکرێت نەوەڵای بڕۆ تا بڕۆ ئەو کۆڵانانە کە سەی کە هەمووی سەبمەم نەما هەموو یۆران بووە هەموو یۆرانەیە وای کرد کورد ئێستا و دەسەڵاتی نەمێنێ و دوای 16 ئۆکتۆبەر ئاوای وڵای دوای 16 خۆی خیان دوای لێکرد خیان دوای لێکرد کە کەرکووک ینی ئاوای لێ بێت و بێ خاوەن مێنەوەی سەحالە بێ خاوەنە
بس هەمیشە و گلەیەکری ئەڵێن خاونە ڕاستیقی بێتەوە خزمەتە بگرێت طبعا ڕۆژێک بێ کە ئەم کەرکووکەوەنە خزمەت بکری ئەمە ئیتر دڵمان پێی خۆشە بڵێن شارەکەمان چەند بەسا ڕۆژێ تێرەوە ئیشەڵا ئەم شارە خزمەتە گرێت و سازیان چاکای بەدی سەوەزە بێ کە داهاتی ئەم کەرکووکە بۆ کەرکوو خۆی سەر بکری ئەنا نە ئیشەڵا ڕۆژ جوای لێدیە ئەم شارە هەروە نامێنێتەوە كوا حكومتك كوا حكومتك كوا ما عاش نادا كوا ونيا ونيا ئەی بۆ خزمەتی ناو کەرکوو ناو بەگەنەوە ناڵێنێ مەخاوەنی برو سي زبلكا زبل هما نقريه سي هيك زبله باشا زبل هما نقريه او معاش نيه معاش خلقه معاش نادي کی نایدات حكومت شنو يدري خلقه رعايه من شو صار بين رعايه عندك دو تنسى شو رعايه اجتماعي هذه خلينا جيفاني انا حكومه خلينا جيفاني بس هو خدای حکومتیه خاید زگانه کاک باشە بەڵام ئێستا بله دوو حکومت خۆی بە خاوەنی کەرکوو گەزان حکومەتی هەرێم حکومەتی بەغدا ئەم دوو حکومەتە بۆ نایانێ بە دوو حکومەتەوە خزمەتی خەڵکی ئەم شار والله هي نقبتي انا واني نقبتي انا لبر اوا بويا نقبتي انا اي بونا نشين بيت حدي خودان وين خزمەتی خەڵکەکەی واني خەڵکەکەتان لێ ڕازی واني خواجه رازي بيه باشا نقبس حكومتك خواج اللي رازي بيه خزمەتی خەڵکەکە بالي والله ايوه زبل خواري واني كاكا باخوا زبل خواري واني الله حكومتي اوا بيه حكومتي اوا بريك شو نابي ناي شلون باشە مەگەر خۆیان بە خاوەنی کەرکووک نازانن چی قانی كركوكا ئەو دوو حکومەتە او والله سلام خوان كركوكا او والله خوان كركوكا هاجي هذا خوانيم نازاني كامل خوان نازاني بي نازاني پێت وایە خاوەنێکی ڕاستەقینەی نییە نازاني نا والله راسخينيه او والله سي على يمنا او والله سي يمنا رايت هاي دوو حکومەتەی خۆی بە خاوەنی کەرکوو گەزان ئەم دوو حکومەتە کامیان بەڕاستی بە خزمەت خاوەنی کەرکوو کێ حکومەتی هەرێم حکومەتی بە حکوومەتی هەرێم وڵی پێم وایە حکوومەتی بەخە کورە بەخاکە باشتر مەسەن سێمە گەنجین ئەلیراکە ئیشەکەین ئەوەسە گەر تەعیناتە بێت تەعین نەبین مەسەلەن نمونە بۆ خۆمان مەسن ئەگەر هەر شتێکش بێت تەعیناتێکە بێ مانگی 500 بێ لەو باشترەکە بین مەسەن لە عێراقی ئیشکەین بۆچی بوتە حکومەتی بەغدا بۆ حکومەتی هەرێمەتی بەقات لەبەری لە کاتی خۆیان دێت و مەسن هەموو بستۆشتی مانگێکش دێ بەڵام ئەمەی هەرێم سێ مانگ جارێک سەم خۆم یعنی بە حەقت زەلام هەیە داتە بۆ ئیرە فەرشی کڕێتی سێ مانگە مەعاشمە نەگردە پێشمەرگەشم ئێستا فەرق و جیاوازی هەیە لە نێوانمدا ئای چۆن کەرکووک شارێکە داهاتێکی زۆری هەیە کەسێک کە خاوەنی کەرکووک بێ بەڕاستێتوانێت لەو داهاتە زۆری کەرکوو بەڕاستی جوان بکە ئەوەندە خزمەتی کەرکوو بکە بۆچی نایانەوە خزمەتی ئەم کەرکووکە بکەن وەڵایی ئەویان نازانم بۆیان بوو ابويا كركوك عجقي الطون بيه اسا لبصره بالسياره كنت كان رئيس شيء ان بيرا بكركوك وتي ابويا كركوك رصيفقاني هم الطون بيه باشا رصيفقاني هم الطون بيه بس شيء بداخه بس شيء باش التعيينات شلون ليره وڵی تەعینات لێرە تەعینات کۆ هەیە مەعاش نەبێت تەعیناتش نابێت ليره خزماتيه برام ليره خزماتيه خزم بيتعينتك خزم بيتعينك نايكا انا والله نايكا خاوەنی ڕاستەقینە نییە خزم و خزم معقولة أمك تجي حتى يستعين أبوها معقولة خوا قبولك وانيا كلها هل خوا قبولناك بخوا وارحم كاي ان شاء الله اللهم آمين مقسم سورة بس بە حیاتی پێکەوە نەژیاوە بە حیاتی بپێک شۆ ناژێن هەتا ئەگەر تۆ بڵێ بیر لەو بکەیتەوە بڵێ ئەم دوو بنەماڵە یەک بگرن مەحاڵ دادی بۆی کێ وەڵی زیان لێگە ژێڕەت بەڕێی تۆ بۆ کێ وەڵی بەس بۆی کێ بۆ زوو لێ بۆی کێ کەس بە خۆی بە خاوەن کەرکووک نازانێت ئەوەی هاتووە لە کەرکووک خواردێتی 15 ساڵ بەدەست ئیدارەی کوردیەوە بوو شتێوایان نەکرد ئێمە کورد لێرە دەتوانێت لێرەم شارە زەلیلە نە خاوەنی هەیە نە ئەش بێ ئەگەر چاوەڕێ ئەوە بکەی کە بڵێ باسی ئەو دەسەڵات دارانە بکەی کە بڵێ ببنە خاوەنی ئەم شارە بە حیاتی نابێت کاتێ بەس هەموو شوێنێ خاوەنێکی هەیە ئاخار کەسێک و خاوەنێکی هەیە بەس بەڵام گە تۆ سەرگەورە نەوە بێ خاوەنی
ئێستا کەرکووک خاوەنی سەرکردەیەکی باش نییە هیچ بە حیاتی بە حیاتی بۆ نایانوێ خزمەتی شارەکەی خۆیان بکەن ئەگەر بەڕاستی خۆیان بە خاوەنی کەرکووکە زان ئازای چۆن کەرکووک هەڵبەتە هەموو کاتێک فرۆشراوە هەموو کاتێک فرۆشراوە ئەوەی کە هەوسی لێ بۆ خۆی هاتووە نانێکی لێ خواردۆ ڕۆشتووە خزمەتی خەڵکی کەرکوو بخەرە ئەولاوە بەتاچیت باشە بەس کەسێک بەڕاستی شوێنێکی خۆش بووە خاوەنددارێتی و خۆی بە خواوەنی ئەو شوێنە بزانێ دێ و شوێنە جوانەکە خزمەتی ئەەکە بە تایبەتی شوێنەکە ئەگەر خۆی داهاتی هەبی ئێستا کەرکووک خۆی داهاتێکی زۆری هەیە بۆ خاوەنەکانی کەرکووک لە جیاتی خاوەنێک دوانیشیە نایەن منافەسە لەسەرەوە بکەن خزمەتی ناو کەرکووک ئەخ ئازای چۆنە تۆ من بە تۆ بڵێم ڕۆشتۆ بە من بڵێ سپی بە حیاتی چارەسەر نابێ مۆزوع ئێسامانوە بە حیاتی پێکەوە نەژیاوە بە حیاتی پێک شۆ ناژێن هەتا ئەگەر تۆ بڵێ بیر لەو بکەیتەوە بڵێ ئەم دوو بنەماڵە یەک بگرن مەحاڵ چکە ئەگەر من بڵێم ئەوە ئابێ ئەوە بێ ئەو بڵێ وا نابێ ئەگەر هیوادا منافەسەیانە لەسەرەوەی کامیان زەربە بدا لەوان بالفعل من هیوادارم بۆ هەردوو لای قساک باش ئێستا بینین خۆ لە وڵاتانی تر منافەسە لەسەر خزمەتکردنە حکوومەتێک دێ خزمەتەکە ئەوەی دوای وڵێ من دێم باشتر خزمەتەکە بەس لێرە منافەسەکردن لەسەرەوەی کامیان زەڕڕی زیاتر لە کەرکووک بدەن ئازای چۆنە مەسەلەی کە تۆڵی خزمەت شارێک کە ئەم هەموو کۆمەڵەنەتەوەی کە تیاژێ باوەڕ ناکەم بتوێت کە بگی بە حەلێک لە ناو ئەم شارەیە بڵێ سێرەکەی ئەو خزمەتی بکە ئەو خزمەتێکە ئەو لە ڕقیەوەی خزمەتی ناکە ئەوە چێ ئیشێک بۆەکە ئەوی ترە لە ڕقیە و مادام ئەو کردی من نایکە فەرق و جیاوازیە لە مۆزوعە ئێستا بەڕاستی کێ خاوەنێتی و کێ بە خزمەتە بۆ کەرکووک کێ خاوەنی کرد وڵی کێ خەوانێتی بەڕاستی کەس نییە خۆ کەرکووک لە ئەسلاهین ئێمە بوو کەرکووک شارێکی زۆری نەکوردیە هەر بە کوردیشی دەمێنێتەوە بەس باسی خزمەتەکەین خزمەت کێ خزمەتی کەرکووک خزمەتیسا بەناوە هینێکە ڕۆکان نامچی ئەوە بەس وها نییە خزمەت نییە خزمەت بەس ئینتافی عربەکانەکە ئەوە کوردەکانی فەرامۆش فەرامۆشی کردەوە باشە سەردەمانێک لێرش کورد دەسەڵاتی هەبووە توانراوە ئەوەندە خزمەتی خەڵکی کەرکووک پرێ دڵی خەڵکی کەرکوو ڕازی بکەن خوا کراوە بەس وها نەبوو ێشتان بۆ تاواتی نانێش لە بەرەوەی ئەنسولین ئەنسولین ئەیانوێک بۆ خۆیان بێ هەچەنێ بە خزمەتە والله هیچ بە خزمەت نیست وڵی خزمەت نییە هیچ بۆ کوردیز ناکەن و خزمەت ناکەن ناوەڵە ناکەن باشە بەگەر کەسێک خۆی بە خاوەنی شوێنێک بزانێ نابێ خزمەتی بکە و ئەو شوێنەی وا لێ بکە کە دیار بێکەم شوێنە بە خزمەت بەرەوەڵە بەس وڵی ساکووە نە خزمەتی تێ هیچ تێ نییە کەرکوو خۆی داهاتێکی زۆریشی هەیە هەر لەو داهاتی خۆی نابێ خزمەت بارەوەڵە ئێکوا هیچی دیار نییە داهاتی بۆی کێ وڵی هیچ دیار نییە بەڕێی تۆ بۆ کێ وڵی بەس بۆی کێ بۆ زوو زەردێ بۆ کی ئەو داهاتە زۆری لە کەرکووکەیە ئەبووە ئێستا کەرکوو شارێک وایە لە دوورەوە بوو بینە ئاینی دیار وایە کە حەقوا وای وەک دوبەی موبەی وایە ئارەبە بەڵام سەخت تۆ لە ناو کەرکووکە ڕێی چۆنە خزمەت بگوزار وڵی هیچ نی خزمەت گوزاری چی وڵی هیچ نی یەکۆرە وڵی هیچمان نەدەوێ ئێمە لە ڕەحیماوە دانیشت چۆنە وەزێ وڵی هیچ باش نی شتێکی وای عاربەکانە و گشتی وا ئیشی لێکەن و فەرق و جیاوازیە کرێ وەڵاکرێ باوی خۆێرە کرێ ئێتر ئێستا کەرکووک پێویستی بەچێ بەڕێی تۆ ئەبووە چی بۆ بکرایە وڵای ئەبووایە وەک دوبەی وایە کەرکووک ئەوەندە جوان ئارە بەخوا نەوتی کواییس کێ خاوەنداری کەرکووک وڵی تا ئیسا کەس نییە هەتا ئەم کاتە کەس نییە هەست کەس بۆ خۆیەتی هەست کەس گوزاری خزمەت گوزاری نییە هەست کەسێ بۆ خۆیەتی ئێستا بڕە بازەگەڕێکێ زبڵ خەریکە بیخوا ئێمە سەتوتە دێ ڕۆژنە ڕۆژە لە قاپێکادا مەدەنیە 2000 ناویدێت تێ فڕیدا ڕۆژێ باشە هەفتەیە خراپە کەس بە خۆی بە خاوەن کەرکووک نازانێ ئەوەی هاتووە لە کەرکووک خواردێتی ئەوەی هاتووە خواردێتی خاوەنی ڕاستەقینەی دڵسۆزی نییە لە کەرکووکان نییە ئەماناڵێ وایە و کەرکووک وایە هەمووی دروشمە هیچتر نییە بەس دروشمە هیچمان نەبینیوە لیان سوێن بەخوا ئەوەتی هەین هیچمان لیان نەبینیوە
باشە بوو نایانەوێ خزمەتی کەرکووکەکە هەر کەرکووکەکە کە خۆیان با بڵێن بەشێکی لێخۆن بۆیان نایانەوە خزمەتی بکەن. ئێجاگەر خەڵک بیزانە ئەم شۆڕشانە ئاوهاکە لە خەڵک قەت نییە کرد ناکەس نییە کرد نەبەخوا ئیستا ئەگەر کابراڵێ کوڕا و کوڕت 100 ساڵ دەرێژەگەر بڵێ کوردایەتی یەکەم خەڵگاتی پیادێ باشە بوو وایان لێکرد بۆ پارە سەردەمانێک خەڵک خوێنی خۆی بەخشی کوڕی خۆی بەخشی هەموو کەس وا بوو یانی من موارد هەفتام لە هەشتاکان بەبیرم دێ خواخوان بوو گوێبیستی پێشمەرگەم چالاکی بکە ئەیسام هەموو داهاتە بەعاقە ئەو قورعانەکەمە ئەمانە لە سەرۆکەکان کەندا و دەوڵەمەندترن کەرکووکی زۆر زۆرە خەڵکیان چەسانوێتەوە یعنی برایم خەلیل کەمە برایم خەلیل کەمیەیە وەڵی باوکم برایم خەلی بدە 100 کەسێکەوە هەموو کورد دەژێنێ قاسم نوخوا ئاپویکاوتی ئەگەر بێت و دەشتی شارەزور و دەشتی هەولێرم بەدەستەوە بێ هەر چوار پارچەکار ئەژێنم ئەوەندە بە پیت و بە پیت و بەس ئەمانە بەس خەریک پارەن و شوقە بەرزکەنەوە کەواتە ئێستا کەرکوو خاوەنی ڕاستەقینەی دڵسۆزی نییە خاوەنی نییە کاکە خاوەنی تۆ بێ لەگەڵ فەقیرابی فەقیر دەنگت پێدا فەقیر بەرسەکاتەوە ئەگەر بێت و تۆ لەگەڵ دوژمنان نەبی لەگەڵ فەقیرابی فەقیر خۆی داتە بەر گولەکە بوون بەس ئەمانە هەمویان هەرێکی ئاڵاوکەنە دەوڵەتێکەوە نەگەیەوە هەمویان بڵێ بەس کورد ئەو لەش لە عێراقا دڵسۆز نییە لە عێراقا دڵسۆز نییە ئێستا وایە کەرکووک وەکو وڵاتانی کەندا و ئەوەندە جوان ڕازا بێت براکەم ئیستاش دەچیتە بەعزە شوێنێ هەر حسابت بۆ ناکە وەڵا حسابت بۆ ناکەن بەناوە حسابشت بۆ ناکەن ڕۆژانە شتێکی لێ دۆزنەوە ڕۆژێ کارەبانیە ڕۆژێ ئاو نییە ئەو تا ڕادێ باشە کابراڵێ هەر ڕۆژیش بە شتێکەوە ئێشتان ئێرە باشترە لە کوردستان ئەو باشترە لە کوردستان ئەو قەیرانیامان کردوانتە کوردستانەوە عقل تەحملی ناکە 32 ساڵ سەدام حوسێن 13 ساڵ کوردستانی بەدەستەوە بوو ئەمە 32 ساڵە کوردستانە بەدەستەوە چیان کردووە باوکم ئەو گومرگانە بدە هیچ وازدەنەوەت بێنە وازە هەموو شتێ بێنە کابراڵێ لە عینزا لە فڵان و فڵان بەس ئەو گومرگانە بدە دەست پیاە ڕاستەقینە و دڵسۆزی گەلی کورد بێ دڵسۆزی ئەو شارە بێ بزانە هەموو کورد دەژێنیان نەیدزن ئەی بەس نەیدزێ ئەی چییە خۆی دزیەکەیە کێ خزمەتکاری خەڵک کەرکووک و دڵسۆزی خەڵکی کەرکووک واللهی وەکو لایەنێک و برا گەورەیە کەس نییە خزمەتی شارەکە بکە هەمووی بۆ خۆی حوڵەدا گشتی بۆ خۆی ڕاکات بۆ کەس و قەوم و لاینەکەی خۆی ڕاکات شارەکەی شەروا بەڕەلایە خزمەت گوزاریش خەڵکەکە خۆی ئەو ڕۆشنبیریەی تیان نەبێ و ئەو هوشیارەی تیان نەبێ خۆی خزمەتی شارەکەی خۆی نەکات بەخوا چاوەڕێ نەکە لە دەسەڵاتێک و لە حیزبێک بێت خزمەتی بکات بەڵام لە هەموو دنیاە هەر ئەبێ حیزبێک هەڵبژێڕێ و ئەو بتوانێت خزمەتیم شوێنە بکە بۆچی تا ئێستا نەتوانراوە کەسێکی شایستە بخرێتەوە شوێنە کە دڵسۆز بێ بەڕاستی واللهی ئەوە 20 ساڵ زیاتریشە نەمان بینیوە چەندێکمان هاورد و دامان نا کەسی نەیکرد هەر ئەوانەتان ئەوانی کە ڕاکن بە دوای دەسەڵاتەکەی هەر ئەو توخمەتانە جارێ بە ناو فلانەوە دێت جارێ بە حزب فلانەوە تێ جارێ بە حزب فلانەوە تێت و هەر گەرەکێتی کورسەکە بگرێت و پێشی ناکرێت و لە ڕووشی نایە بڵێ وەڵام من پێم ناکرێ با بێت باشە خاوەنی ڕاستەقینەی کەرکووک بەڕاستی کێ ئەبێ خاوەنە دڵسۆزەکەی کەرکووک واللهی ئەبێ ملەتەکە خۆی هەموو ماڵێ لە ماڵ خۆیەوە دەستی پێ بکە کە ئەو ڕازگۆ بوو لەگەڵ خۆیە کۆڵانەکەیش هەمووی گشتی ئاوها بێت ئێتر یەکێتر ناتوانێت بێت تعدا بکە لێ و حەقی بخوات ئێستا کەرکووک لە داهاتە زەبەلاحەکەی خۆی حەقیە خورێت کەرکووک ئەکید حەقیە خورێت طبعا دڵسۆزیەکەی ئەو دڵسۆزی کە باسیەکەن بۆ کەرکووک کووە ئەوە شعاراتانەی نەوتەکەی ئەڕات و مستەمر هەر ئەڕات و هیچ شتێوان نبینی خزمەت گوزاری چۆنە لە و خزمەت گوزارێکەشی ئەلحەق و 15 ساڵ بەدەست ئیدارەی کوردیەوە بوو
شتێوایان نەکرد هیچ شتێوایان نەکرد بەڵام ئەم 4 ساڵە بەدەست ئیدارەی عارەب و تورکمانەوە بوو بڕۆسەی وەکو دامەزراندن ئەوەنەی 15 ساڵەکەی کورد دامەزراندنیان کرد و زیاتریش لە ماوەی 4 ساڵ لە ماوەی 4 ساڵە دوو بەقەت ئەوەنەی ئەم دەسەڵاتە کوردیە خەڵک خۆیانیان دامەزراند چی بە عارەب بێت چی بە تورکمان بێ و حتا وەکو خزمەت گوزاری ئێمە ئەڵێ چەند جسرێک و چەند شارعێکمان هەیە بەس بڕۆسەی ئەوەی ئەوان بکە هەموو بەم 4 ساڵە هەمویان قیر کرد هەمویان خۆش کرد کاملیان کرد ئێمە بەداخەوە 3 جادەمان هەیە ئەوە تایەکێکی ئەوەی هەولێر بوو کە گردیان ئەم ملەتە کوردی کەرکک ئەناڵا بەدەست ئەو ڕێگای هەولێرەوە چەند کوردێکی داماویش لەوە شەهید بوون و ئەکیدا کەرکک گەڕەکە کوردیەکان 3 شەقامی تیا هەیە ئەمەی کە شۆرجەیە و ئەڕوا بۆ سلێمانی ئەوەی بارودخانەیە خۆتان نەزان ئیم ساڵ تەواو بوو بارودخانە ئەوە 4 ساڵە هەڵدراوە ئیم ساڵ تەواو بوو کوردیەکەی کەرکک خاوەنێکی دڵسۆزی ڕاستەقینە نییە وەکو ملەتی کورد نییە لە کەرکووکی کوردی کەرکک کەس خاوەنی نییە کاکە تورکمانەکە تێ هەڵەدا عارەبەکە تێ هەڵەدا کوردەکەش لە ئەوان خراوترە هەتێ تێمان هەڵەدا هێستا ڕاستەقینەیەکی دڵسۆزمان بۆ ڕاستەقینەکە بێ خەڵکەکەی خۆی هەڵسێت نەکوم شاوەڕێ بکە یەکێتی بێ یان پارتی بێ یان هەرچی لایەنێت چی هێزێ بێت بڕات کابرایەکی بۆ بێنێ لە دوهۆکەوە نازام لە چی وڵاتێکەوە بێ کەرکووکەکە خۆی بێ ئابێ خۆی بێت کە خۆی نەبوو هیچ دەخە چێ کردێت پێم بڵێ تۆ بەمە لە چێ خزمەتیم شارێ کرد ئێستا بەغدا دەڵێ من خزمەتی دەکەم حکوومەت هێرێمیش دەڵێ من خزمەتیەکەم بەس تۆ کەرکووکێکی و ڕاستەقینەکە لە بەرچاوی توایە کێ خزمەتی کردو بەغدا نەیکردووە تا ئێستا خوا چیک بۆ ئێمە کردووە نەیکرد چی بۆ ئێمە کردووە هیچی نەکرد وەکو حکوومەتی هەرێم تا حکوومەتی هەتێن تا ڕادەیە بۆ ئێمەی کورد باشتر وڵی لە زۆر ڕوو لە ڕوویەوەی ئێمە کاتێک کورد لێرە بوو باشتر بۆی ساخی ئێمە کورد لێرە بتوێنێت لەم شارە زەلیلە ئێستا بتوێنێت زەلیلە باشە چەند ساڵ لێرە دەسەڵاتی هەبوو حکوومەتی هەرێم ئەو لە 2000 تقریبا لە شەڕی داعش بەدواوە دەسەڵاتی بوو تا 16 ئۆکتۆبر لەو فترەیە توانرا ڕەزامەندی خەڵکی کەرکووک بەدەست بێنێت وا بکرێت خزمەتێکی جوانی ئەم شارە بکرێت کە خەڵکەکە دڵی پێخۆش بێت خۆی بدایەتی باش بوو بەس لە دوایە ترم بخۆتەزای من نافەسێم حزبانە تقریبا شتەکەیان شێوان نافەسەی حیزبی ئای تا تەبان لە بەرژەوەندی خۆیان بەرژەوەندی شخصیش تر ئەم شارەیان باشکەواتە توانی بڵێ نێسە کەرکووک خاوەنێکی دڵسۆز و ڕاستەقینە هەیە سەحالیان نیەتی باشە بوو ئەو دەسەڵاتە لە دەستدرا بۆ ینی وایە نەکرد خەڵکەکەیان لەگەڵا بێت کە بەڕاستی بمێنەوە لەگەڵ کەرکووک و خزمەتی کەرکووک یاخریسە من و تۆ براین ئەگەر ناکۆک بین تۆ لەگەڵمانە بووی بندێتە عەرزا دوژمنەکەم زیاتر زاڵە بێ بەسەر خازانجیەوە لە قازانجیەوە ئەوەیە مەسەڵ ئەمان برایەتەکەیان تێکدا بۆی وایە کوردەوەیە کوردەوە تاریخی کورد بخێنەوە هەتا ئێستا خۆی لەناو خۆیان تەواو نەبووە خیانە دوای لە خۆخۆرە ئەوەیە داهاتێکی زەبەلا حەیە لە کەرکووک ئەتوانرێ ئەوەندە خزمەتگوزاری بۆ بکرێت کەرکووک وەکو ئەو وڵاتە عەرەبیانە لێ بکرێەوە دەوڵەمەند چێ بیکە کەرکووکێکی ڕاستەقینە کوانێ نییە کاکە ئێستا بتوێنێتەوە تا عرب حکومتەکەش عربەکەش لەبانەوە شیع حکومتەکە شیعەکەش لەبانەوە قەرار بەدەست خۆینی ئێران حکومتەکە ئەوە حەقیقەکە تۆ لە من باشی شزان وەکو هینێک ڕۆژنامە نووسی زریێزەکانیش دێن دەسەخەنە ناوکرد نەجە هەر عێراق لە بەسراوە تا زاخۆش ئەگە بڵێ وڵاتان حکومەکان نەک خەڵکەکەی خۆی نای ئەوە بۆ نمونە لەم شارەوە تە من شوێ نەزانم کابرا وەکو خاوەم لێسەنێ بۆ حکومت نییە بۆ خۆی بۆ حزبەکەی کە بەڕاستی کێ خاوەندارێکی دڵسۆزانە بۆ کەرکووکەکە وڵی کەس دڵسۆز نییە نییە نەوەڵە بۆچی پێ وایە لەوەتی ئەمانە هاتوونە لایەن ئەن کوردەوە بوو کورد باش بوو وەزامان باش بوو ئیسا ئەمە هاتووم عەرەبە
دڵسۆز نییە بۆ کوردەکە هەتا حەوی جوانی عیت خۆی وەسابێ بۆ ئەم لە هیچ ناکە خۆ جیاوازیەکرد فەرق و جیاوازیەکرێت سێگەوە هەر هەمووی زبڵ خواردومەنەدی ئەوەدا زبڵ لە بان و شارع کەسەڵی ناگرێ بەخاونی بەلێدیا لێ وڵی هیچ بەدەست بە نییە و ئەوەدا پارە نییە بیدەمە بەلێدیا باشە چی هۆکار بوو کە کوردێرە ئاوا بێدەسەڵات بێت ئاوای ساد نتوانێت خاوەنداریێرە بکە وڵا بلێ خەتای خۆیانە ئەگەر لە ناو یەکە ڕێککەون بە جوانی ئەم وڵاتە بەنە ڕێو ئەم هەموو نەوتە لە کەرکووکایە هەموو گیان نەتوانێت بژێنێ بەم نەوتی کەرکووکەوە بەس ئەوتە نەوتەکە شەراوە درۆ و کەس نازانێ و ئەوەتە ئەو حاڵەکەشمان ئاوایە نەوتی کەرکووک گەبن خزمەتی شارەکانی تری پێکە خەڵین شارەکان تری بێگن ئایچی باشە بۆچی نەیانتوانی برایەتی خۆیان پارێزن بۆچی ئەوەندە بە ئاسانی ینی زەفەرمان پێبن ئەوەندە دووبەرێکی لە ناو کووردا حل ناوێت وەڵاوە لای خۆیانمەوە ئەگەر ڕێک بکەون لە بەنیە وەک برایەتی هیچ چاک لەسەر بۆ کێشەی کورد ئەو حزبایەتی ئەوە من نازانم لێ ئەو لە بین خۆیانە لی نازانم لە بەڕاستی ئامانجەکە خزمەتی کەرکووک بێ ئەبێ دڵمان بەوە خۆش بێ کە من تۆ خزمەتی بکەم من دڵم پێ خۆش بێ باش ئەگەر منافەسەکە لەسەر ئەوەیە بەس منافەسەکە دیارەشتی دیکەیە بۆیە ڕێناکەون وڵای ئەویان هینم نییە لەگەڵ سیاسەدە من لی نازانم ئەو لە بین خۆی خۆیانە حزبەکان هینم نییە لەگەڵیانە بەس ئەوە تاوە بان شاران هەمی زبڵ و بردیەتی سێرەکەی مۆلیدا نۆنی سێگەی 2 ساعتیشی نەگرە لێ منەبێ نۆنی وەرگرم نۆنی لە کوێ هەبوو ئان نەجمەدین بوو 2009 بوو 3000 بوو ئەوە زۆرە 2030 زۆرە 14هزارەکەدا نۆنیوەکەدا مەجبورشە چوار خات بۆتەوە ئارە بەخوا 3000یان نەدا ئەوە زۆرە ئستا نۆنیش بە مەجبورە بێبیدا کەرکووک هەرچەندە شارێکی زۆرینە کوردی و کوردستانیە بەڵام بارودۆخی سیاسی عێراق وای کردووە ئێستا کورد کەمترین دەسەڵاتی لە ناو کەرکووکا هەیە هەرچەندە لە پێشووترا کورد دەسەڵاتی هەبووە ئێستا نەیماوە حکوومەتی بەغدا ئێستا زۆرینەی دەسەڵاتەکانی ئێرە لە دەستا بەڵام ئەمە وای نەکردووە کە کەرکووک خزمەتێکی وای بکرێت کە خەڵکەکەی لێ ڕازی بن داهاتی کەرکووک داهاتێکی زۆر زەبەلاح و گەورەیە لە جیاتی حکوومەتێک دوان خۆی بە خاوەنی ئەزانێت بەڵام ئەم دوو حکوومەتە نەیانتوانێت دڵی خەڵکی کەرکووک لە خۆیان ڕازی بکەن وەکو دەڵێن فەرق و جیاوازی و نادادپەروەرێکی زۆرەکەن لە نێوان گەڕەکەکان بۆ نمونە ئەوەی کە باسەکرێ ئێستا دەڵێن ئەو گەرەکانەی کە عەرەب نشینن زۆرترین خزمەتگوزاری بۆ کرێ و ئەو کاتێش کە کوردی دەسەڵاتی بووە کەم تا زۆرێک خزمەتی هەندێک لە گەڕەکە کوردیەکان کراوە بەڵام ئەوەندە خزمەت نەکراوە کە بەڕاستی بڵێن ئەمە کەرکووکە و خاوەنی داهاتێکی ئەوەندە زۆرە بۆیە خزمەتەکانی ئەوەندە زۆرە واتە داهاتەکەی کەرکووک بۆ خەڵکی کەرکووک نییە بۆیە هەندێکیان دەیانوت کەرکووک بێخاوەنە خاوەنێکی ڕاستەقینە و دڵسۆزی نییە وەکو دەڵێن ئەوانی کە بەرپرسن خەڵکی ڕاستەقینەی ناو کەرکووک نین بۆی دڵسۆز نین بۆ شارەکە نەبوونی خزمەتگوزاری زبڵ و زۆرێکی زۆر لە ناو شەقامەکان ئابینرێ کە هەستەکەی ئەم شارە خاوەنێکی دڵسۆز و ڕاستەقینەی نییە کە هیوادارین کەرکووکی کوردان کەرکووکی خاوەنی ڕاستەقینەی کورد ڕۆژە لە ڕۆژان بتوانری ئەوەندە خزمەت بکرێ کە پێکاتەکانیش دڵیان بەوە خۆش بێ کەرکووک بگەڕێتەوە ژێردەستی کورد نەک زوڵم و زۆر و تعدا لە هەندێک شوێن بکرێن بەنامەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ